سليماني عشاري من دالي عشاري برليات داري شاري عزرويا قراني ئەمڕۆ سلێمانی مۆمی 238 ساڵەی تەمەنی دەکوژێنێتەوە. دوای تێپەڕبوونی ئەو ماوە زۆرە بۆ ئەم شارە چی کراوە و دەبوو چی بۆ بکرێت. ئەو گۆڕانکاریانەی ئەم ساڵ لە پۆست و پلە ئیداری و سەربازیەکان کراوە تا چەند هۆکار بوون بۆ ئەوەی سلێمانی ببێت بە شاری خەونەکان. سڵاوتان لێبێت، هانۆ ئەحمەدم لەم راپۆرتەدا کورتەیەکتان لەسەر شاری سلێمانی پێدەڵم. سلێمانی شاری ڕۆشنبیری، شاری هەڵمەت و قوربانی و ئەو شاری کە لەلایەن عێراقەوە بە شارە هێمن و خاوێنەکە ناسراوە. ئەو شارەی ڕخراوی یونسکۆ بە شاری داهێنانی ئەدەب ناوی دەبات. سلێمانی خاوەنی کۆنترین و یەکەمین و گەورەترین زانکۆیە لە هەرێمی کوردستان. هەروەها خاوەنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بەنداوی دووکان و دەربەندی خان و چەندین هاوینە هەواری دڵڕفێنە. شاری سلێمانی لە ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دروست کراوە. ئەم شارە لانکەی ڕۆشنبیران و تێکۆشەران و مەڵبەندی هەڵگیرساندنی چەندان شۆڕش و ڕاپەڕین بووە لە مێژووی کوردستاندا. بەپێی ڕۆژنامەی ژین لە ساڵی 1955 پانی ڕووی شاری سلێمانی 20 ملیۆن و 250 هزار مەتر بووە. ئەو کات سلێمانی لە 6 گەڕەکی سەرەکی پێکاتوە و ئەوانیش گەڕەکی کانی ئاسکان و گۆیژە و ماڵکەندی و سەرشەقام و چوارباخ و دەرگەزێن و گەڕەکی جوولەکان. لەم شارەدا بەشە دیالێکتی سۆرانی هەرزوو لە ناوچەکە پەرەدەسێنێت و دەبێتە زمانی خوێندن و نووسین. پارێزگای سلێمانی لە چەند شارۆچکەیەک پێکاتوە و گرنگترینیان شارۆچکەی پێنجوێنە کە وەک دەواازەیەکی گەورەوایە لەسەر سنووری ئێران عێراقدا. پاش ئەویش چەمچەماڵ بە پلەی دووەم دێت کە دەواازەی دووەمی شارەکەیە و ڕوە و ناوچەکانی خواروی عێراقا. لە سلێمانیدا چەند شتێک هەن کە وەک مێژوو بۆ شارەکە ماونەتەوە. یەکێک لەوانە چایە. چا بۆ یەکەم جار لە ساڵی 1895دا هێنراوەتە سلێمانی لەلایەن بازرگانێک بە ناوی محەممەد ئەمینەوە کە لە نێوان سلێمانی و ئێراندا کاری بازرگانی کردووە و لەو ساڵەدا چای وشکی هێناوەتە سلێمانی. چایخانەی شەعب هەر لە سەرەتاوە مەڵبەندی کۆبوونەوە و حەوانەوەی خوێندەواران و هونەرمەندان و نووسەران بووە تاکو ئێستاش وەک مێژوو بۆ سلێمانی ماوەتەوە. قەیسەری نەقیب یەکێکە لە مەڵبەندە بازرگانی هەرە کۆنەکانی ناو شاری سلێمانی. ساڵی 1900 شێخ مستەفای نەقیب کە دەکاتە مامی شێخ مەحموودی حەفید دروستی کردووە و تا ئێستاش بە گەورەترین قەیسەری دادەنرێت لە شاری سلێمانی. گەڕەکی جوولەکان ئەم گەڕەکە وەک دەگێڕنەوە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخدا دروست کراوە و کاتێویستویانە خانوو دروست بکەن خەڵکی ئاینی شارەکە نەیان هێشتووە. دواتر جوولەکەکانی سلێمانی شکایەتی خۆیان بردۆتە لای کاک ئەحمەدی شێخ و ئەویش پشگیری لێکردوون و داوای لێکردوون لە خواروی شارەکە کە دەکاتە گەڕەکی جوولەکانی ئێستا خانوو دروست بکەن. ئەو جیاوازیانە چین کە هەر ساڵێک لە دامەزراندنی سلێمانی بینراون و دەبینرێن؟ ئایا سلێمانی سەرەڕای ئەو داهاتە زۆر و تەمەنە درێژەی کە هەیەی توانیوێتی ببێت بە پێشکەوتوترین و جوانترین شاری هەرێمی کوردستان؟ ئایا ئەم ساڵ چەند پرۆژە هەبوو بە بەراورد بە ساڵی ڕابردوو چەندیان جێبەجێ کراون؟ سلێمانی لە کۆندا و لە ساڵی 1970دا ژمارەی دانیشتوانی گەیشتۆتە 951,723 کەس. لەو کاتەدا تەنها 6 گەڕەکی هەبووە، نزیکەی 7,000 خانووی تێدا دروست کراوە. بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دانیشتوانی ئەم پارێزگایە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردو بە جۆرێک لە ساڵی 1991 دانیشتوانەکەی زیاتر لە 951,000 کەس بوون.
بەڵام ئەمساڵ گەیشتۆتە زیاتر لە 2,500,000 کەس و ژمارەی گەڕەکەکانیش 262 گەڕەکە. ساڵی 1865 دانانی بەردی بناغی یەکەم قوتابخانە لە سلێمانی بووە و ماڵی حەبسەخانی نەقیبیش یەکەم قوتابخانە بۆ لە باشووری کوردستان کە تایبەت بووە بە کچان. لە ساڵی 1930 یەکەمین قوتابخانەی ناوەندی بە ناوی کەشتی نوح لەلایەن نەجمەدینی مەلاوە بۆ نەهێشتنی خوێندەواری لە شارەکەدا کراوەتەوە. لە ساڵی 1968 یەکەمین زانکۆ لە باشووری کوردستان دامەزراوە، ئەویش زانکۆی سلێمانی بووە. دواتر پەیمانگای هونەرە جوانەکان لە ساڵی 1970 دامەزراوە. بەڵام لە ئێستادا پارێزگای سلێمانی بەپێی ئامارەکان 1870 قوتابخانە هەن و لەگەڵ ئەوەشدا 11 زانکۆ و 9 پەیمانگای تێدایە. لە ڕووی تەندروستیەوە پارێزگای سلێمانی لە ئێستادا خاوەنی 41 نەخۆشخانەیە کە 25یان حکومێ و 16یان ئەهلیە. لە ڕووی گەشتیاریشەوە زیاتر لە 1500 بنکەی گەشتیاری لە خۆ دەگرێت و بەناوبانگترینیان قەرەداغ و سەرتەکی بەمۆ و دووکان و چەمی ڕێزان و کونەماسی و چەندانی تر کە ئەمانە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن و لەم ساڵیشدا نزیکەی 20,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی سلێمانیان کردووە. ئەمە لە کاتێکدایە بەراورد بە ساڵی 2021 ئەم ساڵ پرۆژەکان زیاتر بوون و زیاتریش جێبەجێکراون. لە ساڵی پاردا پرۆژەی شاری دایک و پرۆژەی بەرەو پێشچوونی کەرتی کوشت و کاڵ و چەند پرۆژەیەکی تر تەواو کراون، هەندێکی تریش ماوەی تەواوبوونیان کەوتووەتە ئەم ساڵەوە. ئەو پرۆژانەی لە ساڵی 2022 جێبەجێکراون و تەواوبوونیان ڕاگەیەنراوە پێکاتون لە نەخۆشخانەی کۆئەندامی هەرسوجگەر و کە سێیەم گەورەترین نەخۆشخانەیە لەسەر ئاستی عێراق و یەکەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا. هەروەها کردنەوەی چەند بەشێکی تایبەت بووە لە نەخۆشخانەکانی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید و نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی شەهید ئاسۆ و نەخۆشخانەی سوتاوێکە و جێبەجێکردنی چەند پرۆژەیەکی دیکە و کارکردن لەسەر چەند پرۆژەیەکی دیکەش بەردەوامە. دروستکردنی شاری جوان و نۆژەنکردنەوەی باخچەکان و دروستکردنی پردی کۆبانی و پرۆژەی 100 مەتری ئەو پرۆژانە بوون کە لە کابینەی نۆی حکومەت بڕیاری لەسەر دراوە و لە ئێستاشدا لە 140 پرۆژەکان جێبەجێکراون. لێرەدا پرسیاری ئەوە دێتە پێشەوە، ئایا ئەمانە بەسن بۆ شارێکی وەک سلێمانی؟